کاکتۆر چاندنی جگەر چۆن دەکرێت ئەم نەشتەرگەریە و هەروها لێرە ئەنجام دەدرێت؟ بەڵێ خۆی طبعاً کە دەڵێن چاندن هەر بەناوەکی خۆی یعنی تۆ جگەرێک بەشێک لە جگەرێکی دیکە دەچێنی لەو شوێنە ئەمە زۆربەی کات لە کەسی نزیک وەردەگیرێ ئیدی کوڕێتی یان مەسەلەن کەسێکی نزیکێتی بەشێک لە جگەر لێ ئەکرێتەوە ئیدی لەو شوێنە دەچێندرێ ئەو پێڵان چاندن جگەرەکەی خۆی ئینشاءڵ ئەگەر مشکلی نەبێت دروست دەبێتەوە ئەمەش تۆزێک شوێنی خۆی دەگرێ و دەست بەکار دەکا و بە شێوەیەکی گشتی ئەمە شتێکی باشە بەڕاستی نەخۆش هەبووە زۆر سوودی بینیە و لێرەش خۆشبەختانە دەست پێکراوە لە کوردستانی خۆشمان ینی ئەم جۆرە نەشتەرگیریان دەست پێکراوە و خاڵێکی گرنگێک کە دەمێ بەڕاستی جێگای دڵخۆشیە یعنی ئەوانەی کە نەخۆشی جگەریان هەیە ئینشاءڵڵە تووشی ئەو نابن کە پێویستیان بە چاندن بێ بەڵام خۆشبەختانە ئەمن ئاگدارم لایەنی حکومی و ئێستا کار لەسەر ئەوە دەکا کە نەشتەرگەری چاندنی جگەر لە نەخۆشخانەی با بڵێن حکومی بکرێتەوە چووکە تەکلوفەی لە دەرەوە زۆرە لە نەخۆشخانەی دەرەوە ئەگەر ئەم کارە ئینشاءڵڵە بگاتە سەر و کاری جدی بۆ دەکرێت ینی تۆزێک ئاگدارم ئەم خاڵێکی زۆر گرنگە و دڵخۆشکەرە دەستخۆشێکی زۆری دەوێ و چونکە بەڕاستی ئەمانەی نەخۆشی درێژخایانی جگەریان هەیە لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان بەتایبەتی ئەگەر چارەسەر نەکرێ یان زۆر درەنگ چارە زاندرا بێ و ڕقبوونی تەواو ڕوویدا بێ لەوانێ ڕۆژێک لە ڕۆژان پێویستیان بگۆڕین بێ و کەسێکی زۆر هەیە مەسەر لەوانێ ئەو تەکلوفەی نەبێ ئەگەر ئەم شتە سەر بگرێ زۆر خاڵەشی گرنگە و ئینشاءڵڵە ئەکیت ینی سەردەگرێ و شتێکی زۆر باش دەبێ و نەخۆشەکان دەگەڕێنەوە سەر ژیانی ئاساییان بەشێکی زۆریان. کاکتۆر هەوکردنی جگەر مەترسی لەسەر ئەندامەکانی تری جەستە دروست دەکات؟ بەڵێ خۆی بە شێوەیەکی گشتی ئەگەر سەرەتای هەوکردن بێ وەکو مەترسینا بەڵام وەکو با بڵێن ها ئینسانەکە بێهێز دەبێ لەوانەیە تای بێتن لەوانەیە ئیدی کۆمەڵێک شت هەیە بەڵام کاتێک کە درێژخایەن بوو و ئەگەر چارەسەر نەکرا و ئەگەر تووشی ڕقبوون بوو بەڵێ زۆر کاری خراپ دروست دەکا چونکە جاری وا هەیە دەبێتە هۆی ئەوەی کە ئاو لەسکی خڕبێتەوە جاری وایە دەبێتە ئەوەی کە خوێنبەربوون ڕوو بدا کلیەکانی ڕابوەستێ یان مەسەلەن تەسی لە مێشکی دەکا یان تەسی لە سپلی دەکا ئەستوری دەکا مەسەلەن گۆڕانکاری لە خوێن ڕوودەدا بەڵێ چونکە لە بەرەوە وەکو باسمان کرد جگەر یەک لە ئەندامە گرنگەکانی لاشێت و ئەگەر ئەندامێکی گرنگ ئەگەر با بڵێن چوار کۆڵگی گرنگیان سێ کۆڵگی گرنگ هەبێ وەکو دڵ و مێشک و جەرگ و کلیە هەر کامێکیان بێ یەک لە کۆڵەکان شتێکی بەسەر بێ ئەم وەکو ئەو نییە مەسەلەن ئینسان دەستی پێشێ یان شوێنێکی ئەمە کە ئەندامێکی زۆر گرنگە بێگومان کار دەکا بەڵام بە تایبەتی لە کۆتاییەکان زیاتر کار دەکاتن ینی بیدایەت لەوانەیە بەو شێوازە نەبێ بۆیە بەشێک لە نەخۆشەکان ئەگەر هەوکردنیشیان هەبێ لەوانەیە هەستی پێ نەکەن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی